تۆژن لە دێناوە هیچ چۆن بەدوم ناڵەوە ئەوە پرسیارێکی على ئەساس تەقلیدی نییە قەت لێم نەکراوە بەڕاستی تازەگەر نا تازەگەری خۆشی بوو بدایەت عکسی براتی تۆ باش ناوە قەزمانەوە بوو بەڕاستی بەس بۆی تۆزێک بەرنامەکە تۆزێک نیژۆم پێخۆشە بەڕای من بەنامی هونەری ئێمە ئیشی ئێمە خەمڕەوێن و دڵخۆشکەری خەڵکی بە هەموو شێوەکان ئەگەر کەسێکی یا هونەرمەندێک بەغڵەت تێگەیشتووە ئیشی ئەو نییە بەڕاستی بەتاکید ئیشمان خەمڕەوێنە ئیشمان پێشکەشکردنی ستایلێکی نوێ لە ژیان و لە مجتەماع و داهێنا لە جوانکاری و لە ئێحساس و لەمانەیە ئیشی ئێمە ئایا بە قسەکانمان بێ بە بۆچوونمان بێ بە جلمان بێ بە هەڵسوکەوتمان بێ بە هاوڕێتیمان بێ بە بەزەیمان بێ بە هەموو بوارەکان کە لە مرۆڤایەتیە هەیە مەفروزە پێشەنگ بین چێکم کاری ئێمە ینی ڕاگررتنی ئەو شێوە ژیانەیە منەشم بۆ ئەوە زۆرە ینی من هەستەکەم موسیک دوو حاڵەتی زۆر زۆر جیاوازتری هەیە یعنی ئەگەر مجتەماعەکە و بە شێوەیەک بێ ئەم هەوڵەدا پارسەنگی ڕابگرێ چۆن لە کوردستان ئێستەیەک لەو کاتانێک کە زۆر زۆر ناخۆشە لەگەڵ ڕێزمە ئیتر هەموو حاڵەتەکانی ملا حەزب بکە هەموو دنیا بۆ بە هەڵپەرچێ بۆی دڵیان خۆش بێ وڵاتی ترت پێڵم لە تورکیا بەحساسترین بەشەرن جوانترین و بە ئەحساسری موسیقیانە بۆیە مجتەماعەکە ڕاستکاتەوە لە وڵاتێکی وەکو سوید یەک لە وڵاتە ئەحساسە جوانەکانە میتان ڕۆژیانەیە ئەو هاوار و بەزمە بۆیە پارسەنگی ڕابگرێ بە قەناعەتی من ئیشی موسیک ئەمانەیە ئەوەی کە ئێستا هەیە زەمنێکەوەی شەڵات دنیا تۆزی بەنەوە عیشتر بگۆڕێ ئەچێتۆ فەنە جوانەکە و ڕۆمانس و ئەو شتانی کە هەبوو لەوە پێش من پێم وایە پێش هەموو شتێک کاری ئێمە کارێکی مرۆیە پێشەوەی کە خەمڕەوێنیش بین قەناعەتم وایە من زۆر گرنگیشە کە گۆرانی بێژ یاخود موزیکژەند کە کارەکەی خۆی پیشان دەدا بە بەردەوام دەم بە خەندە بێت ئەو ڕاستە بۆی بەرامبەرەکەی بەڕاستی سەرنجی ڕابچێشێ تو کارەکە دەوەیە ینی ئەگەر کەسانێک وەکوتم بەدەر لەوە فکرەکانەوە من قەناعەتم وانە بەڕاستی بێم بەڕاستی قسەکانت لە بیدایەتەوە دیارە قسەکانت خۆشە حەزم لێ پرسیارێک بکەم تاکیدم کەوە هەموو بەرهەمەکانی خۆت لای خۆت خۆشەویستن و لای گوێگرانیشت خۆشەویستن بەڵام کامەیان نزیکە لە دڵت من کار لە هەیم لە هەشتاوسێەوە کاری موسیک و گۆرانیەکەم هەموو گۆرانێکی تازە بۆ من ئەوە خۆشەویستە تا تاوا بێ گۆرانەکە و لە ستۆدەکەوت چوە دەرۆم بڕکی تۆ نییە خەڵق قەرارەدا هەموو گۆرانێک بۆ خۆشەویستێ دروستی نەکەی ناچێتە شوێنی خۆی هەموو گۆرانێکی نییە کە من دروستی یەکەم بۆ کەسێک بێ مەسە گۆرانی بێژانەی ئەوی لە ئەوروپان لە کوردستان مەسەن کە دێنە ستۆدیۆ ئیشان بۆکەم من زیاتر ئێستا خەریکی کاری ستۆدیۆم هەر گۆرانی دروستەکەم ینی بە موسیک و بە هەموویەوە ئەوە کارمە هەمووی هەوڵەدەم لە دڵمان لە هەمویان شیرینتر بێ بۆی بکە بتوانمیشی تیا بکەم شتێک نییە ناوی گۆرانی بەس گۆرانی باشەیە و گۆرانی کەم باشەیە ئەوی ژەر باشە چێکم تۆ ئازێت پێوە کێشاوە بەسە من لەلای منە گۆرانێت کەپایی هەیە وەکو گرنگ و ئەکۆرد و ڕیتمەکانی لە شوێنی خۆیاتی و مەسەرەن هەموو ئەوە لای من شیرینترە بەڕاستی زۆربەی گۆرانیەکان وەزانم بەرهەمەکانی خۆش زۆربەی ئەرەنجی خۆت بەڵێ زۆری ئەوە شتێکی بەڕای من زۆر زۆر گرینگە لە بەرەوەی ستۆدیۆ بەڕاستی فێرت دەکا کە چۆن گۆرانی هەڵبژێری و چۆنیش ئەدای گۆرانی بکەیت بەڕای من ئەوانە فێربوونێکی ئەبێ هەمومان وابین بە قەناعەتی یەکیرم هەیە مەسەرەن بۆ چوونێکم هەیە مەسەرە گۆرانی بێژ ئیلا بێ مۆسیقی بێ مەسە لە گۆرانی بێژگاز ئەڵێ حەسەن زیرەک مۆسیقای نەزانێ بەس یەک دانە هەیە تۆ لەو نیت تۆ لەو ناچیت بۆیە لەبەرەوە تۆ بێ خۆت فێرکەی هەم زەمانەکە و زەمانە نییە هەم ئەو کابرای خوا پێیداوە ئەو لەدەستی قەدەرەکە بۆی کردووە ئەتۆ قەدەرەکە بۆت ناکە بۆی کە بۆت بکە زەمانێکی ترە ئەبێ فێری موسیک بیت نییە موسیک نەزانێ گۆرانی بڵێ مەسەن دایکی پێڵە دەنگە خۆشە گۆرانی بڵێەوە ناوێ بەڕاستی شتیوانیە لە دنیا نەبووە بەس دێری بینم باشە پرسیارێک یەکەم کەس شێ بوو کە پێتۆی گوت دەنگت خۆش کاک محەممەد برام بەڕاستی کە لێرەیە ئەوە لێرەوە من مناڵ بوو سلام لە شوێنەکە بوو پیانۆ کە شافە ئەو کیبۆردی لێدا ئەو وەختە توانی ئەوەندە ئەو پێژە من 25 ساڵم بەڵام بیرۆکان ئەگەر زمانی کە شافە بی تێبگەیت بێ 5 هینەکە بوو کاسیتۆنیان پێوت
ئەمان هەروە نەشاتێک بکردایە لەگەڵ هاوڕەکانی هاوتیاوەرەوە گۆرانی بڵێ گۆرانی ڕووماتی وە گوڵی ئەویش مەسخاکەی لێداهیترەوە دەست پێکرد غێری ئەوە کوڕێکی پورم هەیە عەباس محەممەد کە گۆرانی وەی وێڵێ من لە مناڵێوەکو کوڕی بووم دایمە چوومە دەرەوە خەڵک زۆر ڕێزان لێگرت و ینی ئەی لەو بۆچی جیاوازە غێری ئەوەش کە زۆ گرنگ بوو لە ژیانمەوە سەرخانیشتر بوو حەمە سعدیلان ئەو مامی من بووە مەسەن ئەچوومە دەرەوە لەگەڵ هێبەیەکی هەبوو لە ناو شار هەچی ئەیبینی هەڵە سەر پێ هەر ینی دوور لە کارەکان حەزمە کرد منیش مەرموق بم بە شێوەک لە شێوەکان یعنی ئەوانە ینی بۆ لە ژیانی من کاریگەریانەوە وەڵام من نەچم لاسایی بکەمەوە لاسایی پێڵی مامەقالە قادر دیلانم کردەوە بە شێوەیەکی تر حەزمەکە لەو نوع گۆرانی بڵێ ینی من خولیان موسیق بوو مەسە مامۆستاکانم مامۆستا ویلیەم فەرەنسیس داود مامۆستا خالی سەرکار ئەمانە مامۆستام بوون ینی مسپاسیان ئەەکەم تەمان ئەوانش ڕێزکەیەکی تری ژیانم بوون ڕێز و سڵاوم بۆ ئەوانەی کە لە ژیان ماون و جێگای بەهەشت بێ ئەوانەی کە مردوون نازانم هیچ بەسەراتێکی خۆش تێ لەگەڵ ئەو برادرانەی کە لە دەوروبەرتن کە هاتی لە بۆ بەرنامەکە نازانم یەک بە یەک قسەی خۆشت پێگوتن بەڵام قسەکان لێرە ناگوترێت ئایتەوان منەمانە هەریەکە و شتێک پێگوتن ئەم هاوڕێیانە مەمانە برای منن یانی کە لە سویدی ژەبم دایمی هەر تەلەفۆنمان هەیە ئەگەر نوکتێکی تازای بێ قسەیەک بێ تاقەت ئێدە نوکتێکی تازە ناوە چۆنە لای ئێوەیە لەسەر ئەوان بابیرم بەسەراتێکی خۆش لەگەڵ نانە بابیرم بێتەوە کە هاتی لەگەڵ زیاتر وابزانام لەگەر مامۆستا بەیار زۆر لە لایڤەکان مامۆستا بەیار دوو ڕۆژە فرۆشتوینی هەر لە خۆڵی بەرنامەم هەیە کاکە بەرنامەیەکی یۆرە و مۆسقاکەت لێدە دیار نەما لەپڕ یەکی شترمان ئێستا پێم زانی تەلەفۆنم بۆ کرد دێنە شەو لە شوێنێک وەکو نیمچە کۆنسێرتێک بوو تموەرە ئەمانەوتی بڕواکەی کاک ڕۆژ ناڵمانە بێت مەی لەخوا بە زیابێ وازە موسیق بێنە دوای سێرەکەم ڕاست ناکا مناڵەکە پێرێک بوێتی دوێنێ نەبوو دوێنێتی ڕاست احترافی کرد دەڵێ نەوەڵا لەگەڵ ئێمە بێکۆ ئێستا دوای بە هەمومان پیانەکەین من خۆشە مەسەرەن دانیشی وەرە ئیتر نییە لێو سابەتەکان دەست پێ